وأقرأ فمي فكيف تتقون إن كفرتم يوما يجعل الولدان الشيبا. چۆن خۆتان دەپارێزن لە سزای خوا لە سزای ڕۆژی قیامەت لە کاتێکە ئێوە بێباوەڕ و کافر بن دوور لە خوا بن. ڕۆژی قیامەت ئەو ڕۆژەیە مناڵ تێیدا سەری سپی ئەبێ، مناڵ سەری سپی ئەبێت، مناڵی بچووک کاتێکە قیامەت دێن سەری کامل سپی ئەبێ. ئەوە هاتنی قیامەتە. چیت بۆ قیامەت ئامادە کردووە؟ هەی بەدبەختی نەک بەت بەس بڵێ بەهەشتیم، هەی گومڕاو سەر لە شێواو. زۆر بێتاقەتم کاتێکە پێغەمبەران ئەبینم سەلامی خوایان لەسەر بێ هەمویان لە جەهەنەم ترساون، ئەمیشەڵ من بەهەشتیم. ئیبراهیم سەلامی خوای لەسەر بێ ئەفەرمێ خوای لە قیامەت سەر شۆڕم نەکەی، ئەمەڵێ من بەهەشتیم. ئەوە گومڕایی و سەر لە شێوایی و بەدبەختی تۆگەینێ، لە خوا بترسە، بە خۆتا بچۆرەوە. بۆ قیامەت خۆت ئاوا ئامادە مەکە، ئاوا ئامادە بی دڵنیا بەخوا لوو تەشکێنێت. قیامەت ئەوەندە گەورە بێت، ئەوەندە سەخت بێ، بەس هاتنی قیامەت ئەوەندە سەخت بێ، ئەبێ قیامەت خۆی چەندێ ناخۆش و ناڕەحەت بێ ئەگەر خوا ڕەحمە لێ نەکات.